ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش ماوەی 3 ڕۆژە وەفدێکیانەی شورتەی شاری بەغداد کە پێکهاتوو لە سەرۆک جێگرو ئەندامانی دەستەی کارگەڕییانەکە لە شاری سلێمانیم بە تایبەتی لەگەڵیانەی پێشمەرگەی سلێمانیە بۆ بەسەرکردنەوە یاریگا و هۆڵ و ئەکادیمیاکانی ئەمیانەیە ئەمڕۆژ وەفدەکە کۆتایی بە سەردانەکەی هێنا لە شاری سلێمانی و پرۆتۆکۆلێکیان لەگەڵ یانەی پێشمەرگای ئیمزاکە کە خۆی لە 8 خاڵ دەبینێتەوە. پرۆتۆکۆلەکە زیاتر لێک نزیکبوونەوەی یانی هەردوو یانەکەیە لە سەرجەم بۆ تیپەکانی یانەکەیدا بە تایبەتی یانەی شورتەکە دەیەوێت ئەو مەسرف و زیادەی کە لە سەفەرەکانی دەکات لە کەمپەکانی دەکات لە دەروی وڵات بێنێتە شاری سلێمانی بە تایبەتی بۆ یانی پێشمەرگەی سلێمانی. من دەمێ بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر ناوەڕۆکی پرۆتۆکۆلەکە و خاڵانەی کە لەسەری ڕێکەوتون میوانداری بەڕێز وسام محەممەد سەرپەرشیاری تۆپی پێی یانەی پێشمەرگەی سلێمانی و ئەندامێکی یانەی وەفدی یانەی پێشمەرگەی سلێمانی کە ماوەی 3 ڕۆژە لەگەڵ وەفدی یانەی شورتیان کاتتن سپاس بۆ ئامادەبوون ئەگە پێمان بڵێ بە خێرای پێمان بڵێ پرۆتۆکۆلەکە چۆن بۆ ئێوە لەگەڵ یانەی شورتا کردان بە تایبەتی یانەی پێشمەرگەشی هەڵبژارد. بناوخۆی گەورە مەهرەبان سەبارەت بە ئەم پرۆتۆکۆڵی لە نێوانە هەردوویانەکەیانەی شورتە و یانەی پێشمەرگەی سلێمانی کرا ئەوە خۆ دیارە هەردوو فرقەکە مؤسسەن هەردوویانە ئەم هەردوویانەیە زیاتر لە 9 یا 10 یاریان هەیە یان لە بێژگە تۆپە پێ و بالەوە ئەوانە تقریبا 9 یاریان هەیە. ئێمە نادی شورتە حوت یاری مشتەرەکمان هەیە یان بالێەوە تۆپە پێەیە لە یاری فرقەکانە باسکەیە ساحە مەیدانە ئەم شتانە هەمانە مشتەرەکە بەیەکەوە ئەتوانین لە هەردوو لە استفادەکەین. من لە ماوەی 2 ساڵە چارزان ساحە مەیدان ئێمە هەیە بۆ ئەوان یاریەکەن یارزانەکان بالا ئەتوانین تەنسیقی دروستکەین بۆ خۆمان بۆ ساڵانە داهاتوو لەوانە یەک فرقە بەشداریکردن لە بەتەڵی عەرەبی بنە دوو فرقە بەشداریکردن تۆپە پێش چی منشەیان بینی زۆر پێیان خۆش بوو منشات نادی پێشمەرگە زۆرە بۆ مستەقبل. پێمان بڵێ عەفو ناوەڕۆکی ئەو پرۆتۆکۆلە خۆی لە ئەو خاڵە گرنگانی ناو پرۆتۆکۆلەکە لە خۆی لە چیا بینێتەوە کە هەم قازانج و سوودی یانەی شورتە و هەم یانی پێشمەرگەشی تیا قازانج هەردوو فرقەکەت هەردوویانەکەت هەیە بەسەوە بۆکو ڕای خۆم قازانج نادی شورتە زیاتر تایە لەبەر یانی شورتە ئەچێتە دەرەوە وڵات بۆ مەعسکەر و بۆ یاریکردن منشات ئێمەیان بینی پێیان خۆش بین بۆ شاری سلێمانی خۆی شاری سلێمانی بەدڵیان بوو زۆر وەکو خەڵکەکەی و جەوەکەی استفادە ئێمەشتیایە ئێمە ئەتوانین یارزان بێنین بۆ مستەقبل ئەتوانین ڕاهێنەر بنێرین بۆ ڕاهێنەر بنێرین بۆ استفادە بوون لە ڕاهێنانە یانەکان لە تۆپە پێ بێ بالە بێ هەر یاریک بێ ئەتوانین یارزان مدەرە بنێرین بۆ ئێوێ بۆ تەنسیقک بیبینن لە میاریەکان واد و بەروارێکتاندانەوە بۆ جێبەجێکردنی پرۆتۆکۆل خاڵی پرۆتۆکۆلەکان یا بەنیازن لە یەکەم خاڵات چی جێبەجێکەن وەکو هەردوویانە. ئەم پرۆتۆکۆڵە ماوەی ساڵەکە لەوانەیە قەدەری خوای لەوانە نادی ئەندامەدارە بگۆڕشتێک ساڵەکە 2 ساڵەکە ئەتوانن ئەگەر اعتراض نەبێت لە هەردوو یانەکە بەردەوام بێ وەختە حاضر هیچ لەبەر چاومان نیشت بێن یان یارزان بێنیم یا بێن بە ئێوان ئەگەر ئێمە دۆکو تۆپە پێ بەکو بەتایبەت تۆپی باسکەم ئەگەر فرقەمان سەرکەوت بۆ چوارگەوشە زێری ئینشاءالله ئێمە دەستنیشانمان کردو دوو یارزە نادی شورتە بێنی وەڵی خۆمان یاریەکانی تریش ئینشاءالله خۆ هەر کەسێک سەر پشتیار خۆی هەیە توانێ یارزان بکەن. بەڵێ گۆرانەوەی گوێبیسی بوون ئەو پرۆتۆکۆلە بوو کە لە نێوان هەردوو یانەی پێشمەرگەی سلێمانی و یانەی شورتەی شاری بەغداد ڕوویا بۆ زیاتر لێ نێکزیبوونەوەی بواری وەرزش لە هەردوو یانەکەدا. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئەدەڵان محەممەد کە ڕاستەوخۆ لە هۆڵی پێشمەرگەوە لەگەڵمان بوویت.